طبقاتی پێست وتمان کە حەوت طبقەیە هەشتە ئەم تاتۆی دروستیەکەن لە طبقەیەکی تا سێ مەڕوە دوو جۆر تاتۆی تر هەیە تاتۆیان ئەمەیە کە تا طبقەی سێ مەڕوا و ئەلوانەکان هەمووی غەرزی پێوترێ ینی بە دەرزیەکی بمەچینێکی شتێکی کارەبایی وەکو جارانی قەدیم دەرزی بوو دوایی تۆی گوڵیان تێگر پۆرک یان مەرەکەبیان تێکرد یا شیریان تێگر یا شتێکی وا ڕەنگەکەیە گۆڕی ئێستا ئەلوانەکان هەیە خاڕسینە مەوادی ترە کە ڕەنگەکان بە جیاواز دروستەکە ئەمەیان بۆ سێ ساڵە مێنێت و بۆ ساڵ بۆ دو ساڵە مێنێت و یەکێکی تران کاتیە پێوەی ئەلکێنرێ بەڵام ئەتوانرێ بە شەو ڕۆژ لێ بکرێتەوە ئەمەیان ئەشەیە لی کاتەوە غوسڵەکە دەرکە ئەوی تریان هەموو بزانین کە ئەمە حرامە طبعا ئەگەر کردی ئەوی تریان دووەمینەکەیان بۆ مێردی خۆیەکە مەسەلەن ژنێکە خۆی پێجوان کردووە مەسەلەن یا کوڕێکە شتێکی کردو لەم بابەتانە و بۆ جوانی خۆی بۆ زەوقی خۆی بەڵام لە هیچ سەلیبی و منەظەماتی شەیتانی و لەمانە دوور بێت لە ئلحادیەکان و ڕەمزێک نەبێ ینی تایبەت بێ بۆوان ئەتوانی بیکا و لای بە بەڵام ئەسڵی ئەوی تریان وەکو خاڵکوتانەکە عولەما لەسەری متفقن کە حرامە ئەمە گومان لە حرام بوونەکەی نییە بەڵام غوسڵ دەرکردنەکە ظاهرن والله تعالى أعلم غوسڵت هەر دەرەچێ و دەستنوێژەکەش هەر ئەتوانی دەستنوێژەکەش بگریت و نوێژەکەی خۆشت بکەیت ئەو عولەمانی کە فەرمویان وەکو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بە فەرمێت لەوانەیە ئەو شوێنە دەستنوێژەکەی ئاوی بەرناکەوێش جائز نەبێ بەڵام وا نازانم دلیلێکی بە قووەتی بە ڕەحمەتی خوا لە ئیمامی نەوەوی لەبەرەوە غوسڵەکە دەرەچێ ئینشاءالله